جۆری یەکەمیان کەسانێکن کە ئیدعای ئیمان ئەکەن و زەڕەیەک ئیمانیشیان نییە، یعنی هەر کافرن و بە کافریش ژیاون بە کافریش ئەمرن، بەڵام کە مسلمانە بێنن ئەڵێن ئێمە ئیماندارین وەکوێەوە، بەس نوێژ ناکەم، میگوڵا من ئیماندارم وەکوێەوە، هەموو شتێکم وەکوێەوەیە، بەس نوێژ ناکەم، ڕۆژوش ناکەم. ئەمە هەر بە کافری ماوە تۆ کوفرەکەی دیارەوە، قسەیە هیچ نییە کە بۆ خۆی کەم. جۆری دووەمیان بریتین لەوانەی کە سەرەتا ئیماندار بوون دوایی کافر بوونەتەوە، مرتد بوونەتەوە، بەڵام کوفرەکەیان دەرنەخست و هێشتویانەتەوە لەناو خۆیان. ئەمە بەسەر دوو جۆرە. جۆری سێیەم کەسێکە کە لە تەسکەرەکەی نووسراوە مسلم، لەناو عایلەیەکی مسلمانیشا لەدایک بووە، بەڵام کە گەورە بووە پشتی کردووەتە ئیسلام و مسلمانان. جۆری چوارەمیان بریتیە لە هەموو عەلمانی و کافرێکی بێدین کە دێ بە تۆ ئەڵێ مسلمانم، ئەمەیان ئیسلاحێکی تازەیە، ئەمەیان جۆرێکی تازەیە، بەڵام هەر لە تعریفەکە دەرناچێت، چونکە ئیظهار الئیسلام و ئیبطان الکفر، ئیظهار الخیر و ئیبطان الشر. بەڵام کاتێک کە تۆی مسلمان سەر ئەکەوی و نەتیجەت ئەبێ و خەڵکت بەدواوە بێ سەری کزەکە ئەڵێ مسلمانم لەگەڵ تۆ، بەڵام کاتێکیش کە تۆی مسلمان بە پلانەکانی ئەو تیا ئەچی و زەربەت لێ ئەدرێ سەری بەرزەکاتەوە چی بێ بە دینەکەتیەوە. بەسەر ئەم چوار جۆرە کەسەیە تەطبیق ئەبێ. ئەم چوار جۆرە کەسە هەردووکیان دوو جۆری ترن. جۆرێکیان عامیلن، خۆفرۆشن، یا بە جوولەکە یا بە مەسیحی یا بە کافر و مشریک و شوعیەت یا بە عەلمانیەت و ڕەأس المالیەت، لە ئەسڵا خۆفرۆشن بەوە و عەقیدەی بیروباوەڕی ئەوانیان هەڵگرتووە. ئەیانەوێ پرۆتۆکۆلەکانی ئەوان سەرخە بەسەر مسلمانانە تەطبیقیکە، بەڵام ئیسلامیش پیشانی مسلمانانەدەن. ظاهری ئەوە هەفتەی جارێک دوو جار ڕۆکەنە مزگەوتێک بەو شێوە دواتر نیشانەکانیان باسەکەین. جۆری دووەمیان هیچ دینێکی نەبووە، تەنها ئیسلام دەرەخا بۆ ئەوەی مەساڵیحی دونیەوی دەست بکەوێت، یعنی بۆ شەهوەتەکانی ئەژی، عەمیل نییە وەکو جۆری یەکەمیان. جا جۆری یەکەم خراپترە لە هی دووەم، چونکە هی دووەم زۆر جار عاقڵە بێ دین وەرەگرێت. ئینشاءڵڵا لەو تارەکانی داهاتووە بە دوور و درێژی باسی منافقەکەین، زنجیرەیەکی لەسەر ئەڕۆین پەلەی لێ ناکەین. خۆی پەروەردگار تەوفیقمان بدا حەق بڵێین و حەق ئەنجام بدەین و حەقیش سەر بخەین. ئامین.